34 ساڵ بەسەر جینۆسایدکردنی گوندەکانی شوان و شێخ بزێنی و بناری خاڵخاڵاندا تێدەپەڕێت. هاوشێوەی ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان لەم ساڵدا کە سوکاری قوربانیانی ناوچەکە هیچ مەراسیمێکی فەرمیان بەڕێوە نەبرد و بایکۆتی ساڵیادی مەراسیمەکەیان کرد. لا ئێستاشدا دانیشتوانی گوندی جەلەمۆرد نیگەران و تووڕەن لەلایەنە پەیوەندیدارەکان و دەڵێن پاش ئەو ماوە دوور و درێژە هێشتا سیمای وێرانکاری بە گوندەکەیانەوە دیارە و جیرۆدەی نەبوونی خزمەتگوزارێ سەرەتایەکانن. ئێمە وەکو کەسوکاری ئەنفال ئەم ساڵ بە عام لە کوردستان بایکۆتیان کرد لە بەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان 34 ساڵە نەیتوانیەوە وفاتی ئازیزەکانمان ببێنێتەوە. 34 ساڵە نەیتوانیەوە مستەشارەکان دادگایی بکرێت، دادگایشی عادیلانە خۆ ناڕێن هەمیان ڕێمیکردن، بەس بابان کردن دادگای بکرن بڵێن ئەمە لەسەر کەیسی ئەنفال کراوە. 34 ساڵە بەڕاستی وەکو پێویست خزمەتی کەسوکاری ئەنفال نەکراوە، بۆیە کەسوکاری ئەنفالەکراوەکان زۆر ناڕازین، زۆر تووڕەن لەم حکوومەتە لەم دەسەڵاتە، بۆیە وەکو پێویست یادەکەمان نەکردەوە بایکۆتمان کرد. ئەوەندەمان داواکاری کرد بێزار بووین مامۆسا. بەڕاستی ئێمەینەوەی دوای ئەنفال هەر ئێمەی لە سەنگەرەکانە دیفاع لە خاچی کوردستانەکەین، هەر ئێمەین ئەزانین مەعاناتی خەڵکی ئەنفال چۆنە، هەر ئێمەین بێبەشین لە هەموو پرۆژەیەکی ئەم کوردستانە. کوڕەجاشێک ئێستا مەنسوولە، من هەر پێشمەرگەیەکم تێگەی خەڵکێکی جاژ ئێستا ڤێلا و باڵەخانە و نازانم بڵێم چی هەیە چی نییە لەم کوردستانەیە، فەرموو بڕۆ تەسویرێکی ناو گوندەکەم بکە بزانە خەڵکی ئەنفال چی هەیە. بەهۆی ناومێدیان لە حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان کە سوکاری قوربانیانی ناوچەکە بەیاننامەیەکیان ئاراستەی حکوومەتی ناوەند و پەرلەمانی ئەوروپا کردووە. داوای بە دادگاییکردنی عادیلانەی ئەنجامدەرانی تاوانەکە کراوە. ئێرەوە لە ڕێەوە داواکارین لە نوێنەرانی کورد لە بەغدا داواکاری ئێمە بگەینێتە حکوومەتی ئێستای عێراقی بۆ پێی کە میلادگەری حکوومەتی پێشووترە کە خۆی لە چەند داواکاری ئەبینێتەوە لەوانە هێنانەی و ڕووفاتی کەسوکاری ئێمەیە بۆ زێدی خۆمان و ناسانەوەیان بە کەسوکاریان و دوو قەرەبووکردنەوەی کەسوکاری ئەنفالکراوان، سێش دادگایکردنی ئەو کەسانی کە دەستیان هەبوو لەم دۆسی ئەنفالدا بۆ ئەوەی کە قەرەبووی معنەوی ئێمە بکرێتەوە. لە ڕۆژەکانی سەرەتای مانگی ئایاری ساڵی 1970 لە قۆناغی چواری پرۆسەی بەناو ئەنفال ڕژێمی پێشووی بەعس هەڵمەتی جینۆسایدکردنی گوندی جەلەمۆرد و گوندەکانی بناری خاڵخاڵانی دەست پێ کرد. لەو هەڵمەتەشدا 480 هاوڵاتی گوندی جەلەمۆرد و زیاتر لە 1600 هاوڵاتیش لە دە گوندی بناری خاڵخاڵان بێسەر و شوێن کران. هەر بۆیە لە ئێستادا و بەهۆی ئەوەی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی گوندەکەیان بێسەر و شوێن کراون، دانیشتوانی گوندی جەلەمۆرد نازناوی هەڵەبجەی دووەمیان لە گوندەکەیان ناوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام، گوندی جەلەمۆرد لە سنووری ناحیەی ئاغجەلەر.